سەبارەت بە پێگەێنانی حکوومەتی عێراق و پاڵپشتی ئەمریکا بەڕێز جیمس سیسکۆ ڕاوێژکاری پێشووتری بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانی ئەمریکا تایبەت بە سیاسەت و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڤێرجینیاوە لەگەڵمانە. بەڕێز سیسکۆ سپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. بۆچی ئەمریکا پاڵپشتی لە پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق بە سەرۆکایەتی زەیدی دەکات؟ لە بڕواایەدا پشتیوانیەکەی سەرۆک ترامپ بۆ سەرۆک وەزیران زەیدی لەسەر چەند بابەتێکی سەرەکی یەکێک لە هەرە پێشەنگەکان ئەوەیە کە ئەمە بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکانە بۆ سیرکردنی زەیدی وەک چاکسازی خوازێک، چونکە ئەزمموی لە کەرتی تایبەت هەیە و کەسێکی بازرگانە. بیرکردنەوەکەی لەگەڵ بیرکردنەوەی سەرۆک ترامپ هاوتەری بەو دەگونجێ بۆ هیوایەی حکوومەتی عێراق بگۆڕێ و چارەسەرکردنی ئەو کێشانەی کە وڵاتەکەی تێکداوە. باشە بۆشتی گرنگە لەم قۆناغەدا تێڕوانینی ئەمریکا لە کارنامەی حکوومەتی نوێی عێراق بە هەند وەربگیرێ؟ لە بڕواایەدام گرنگە، چونکە بە پاڵپشتی حکوومەتی ئەمریکا ئەمە کەناڵی نوێ بۆ وەبەرهێنان دەکاتەوە لە بواری نەوت و غازدا، لە بوارەکانی دیکەشدا. جگە لەمەش ڕێگە بە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەدا وەبەرهێنانی زیاتر بکەن و بە دوای ئەمریکاوە بێن. باشە پێگەی گرنگ هەرێمی کوردستان لە ئەو کێشەی پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق لە دیدی ئەمریکاوە چۆنە؟ بینیمان سەرۆک وەزیران مەسرور بارزانی لەگەڵ بەڕێز زەیدی کۆبەوە ئەمە ئاماژەیەکی باش بوو کە لەوانەیە فیدرالیزمێکی بنیاتنەر هەبێ و بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تایبەت یاسای پەیوەست بە نەوت و غاز و یا پرۆژە یاسای بودجە و چارەسەرکردنیان سیر دەکەین چۆن چارەسەر دەکرێن. زۆر چاکە. عێراق دەتوانێت داواکاریەکانی ئەمریکا لەم قۆناغی یاسایە جێبەجێ بکە؟ نازانم ئیدارەی ئەمریکا چییە و استراتیژیەتی چییە و داواکاریەکانی لە عێراق چیە، پێویستە دەبێت سیر بکەین. لە تێڕوانینی منەوە حکوومەتی نوێ عێراق ئایا ئێمە ڕەزامەندی ئێمە بەدەست دێنین؟ نەخێر، چونکە کە سەیری مێژووی وڵاتەکە دەکەین و سەیری پەیوەندیەکانی وڵاتەکە لەگەڵ ئەمریکا دەکەین و کە سەیری هەژمونی ئێران لەسەر عێراق دەکەین و سەیری گروپەکان دەکەین کە هەژمونیان چەندە لەسەر عێراق لە بڕواایەدانیم ئامانجەکان بەدی بێن. زۆر چاکە. عێراق ئێستا لە بەردەم ململانەیە یاخود ئاڵنگارێکی زۆری ئابووری و ئەمنیدا. یەکێک لەو داواکاریانەی کە ئەمریکا لە عێراقی هەیە ئەویش ئەوەیە کە گروپە چەکدارەکان کۆنتڕۆڵ بکە. عێراق دەتوانێت گروپە چەکدارەکان بۆم قۆناغی ئێستا کۆنتڕۆڵ بکە؟ لە بڕواایەدانیم ئەم کارە بکەن. نەخێر، لە بڕواایەدانیم حکوومەت ئەو ڕژدبوونە و ئەو بیرکردنەوەی هەیە ئەم کارە بکە، سیر بکەین کە هەژمونی چوارچەوەی هەمانگی و حزبە شیعیەکان زۆر و کاریگەرە، تەنانەت لە گەڵ هاتنی سەرۆک وەزیرانێکی نوێش هەر بەم شێوەیە بەردەوام دەبێت. زۆر باشە. ئەی ئەمریکا چۆن پاڵپشتی لە حکوومەتی عێراقەکە؟ پاڵپشتیەکەی لە چ بوارێکەیە کە بتوانێت کۆنتڕۆلی و گروپە چەکدارانە بکات؟ چونکە بەردەوام داواکاری دۆناڵد ترامپ و ئیدارەکەی ترامپ بۆ کە ئەبێت کۆنتڕۆلی گروپە چەکدارەکان بکەن، چونکە مەترسیان بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق و لە ناوچەکە دروست کردووە. لە ڕاستدا دەتوانم بڵێم کە هەمومان هاوڕاین هەوڵەکانی پێشوو دەستپێشخەرەکانی پێش و ئامانجەکانیان بەدی نەهێنا بۆ کۆتایی هێنان یاخود کەمکردنەوەی
هەژمونی گروپە چەکدارەکان و میلیشیاکان هەوڵەکانی ڕابردوو لە دامەزراوەی لە بەدامەزراوەی کردن و یارمەتیدانی سوپا و هێزە سەربازەکانی عێراق نەبوونە هۆی بەدیهێنانی ئامانجەکان لە ڕاستیدا لە ڕێگەی دەستپێشخەری و دەستپێشخەری ئابووری دەستپێشخەری بەرەو پێشبردن ئەمە وا دەکات خەڵکی عێراق لەگەڵ حکوومەتی خۆیان بوەستنەوە و لەگەڵ سوپای خۆیان بوەستنەوە. زۆر باشە ئەگەر بێت و عێراق ناتوانێت گروپە چەکدارەکان کۆنتترۆل بکە ئەو داواکاریانەی کە ئەمریکا لێ هەیە جێبەجێ بکە چارەنووسی چییە بێ؟ دەتوانین چەند سینناریۆیەک ببینین بێتە پێش بەڵام ئەوەی بە بڕوای من زۆرترین کاریگەری هەیە ئەوەیە دوورکەوتنەوەی پەیوەندیەکانی عێراق و ئەمریکایە لێک دوورکەوتنەوەیە جگە لەمەش وە بەرهێنان و دەستپێشخەریەکان کەمتر دەبن پشتیوانیەکانی ئەمریکاش کەمتر دەبن ئەمەش دەبێتە وەچەرخانێکی استراتیژی و ئەمریکاش چەترێکی وەبەرهێنان و چەترێک لە ژێرخان و بنیاتنان و بەرەو پێشبردن لە هەرێمی کوردستان دروست بکە بەمەش ئەمریکا لە حکوومەتی عێراق زیاتر دوور دەکەوێتەوە. زۆر چاکە حکوومەتی ئەمریکا بۆ قۆناغی داهاتووی پێگەێنانی حکوومەت چۆن نەتوانێت پاڵپشتی هەرێمی کوردستان بکات چونکە زۆر جار ڕوبەروی کێشەی دارایی ئەکرێتەوە و کێشەی زۆر بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست ئەگرێت کە لە دەرەوەی ململانە سیاسیەکانە. لەو بڕوادام گەورەترین کار ئەمریکا بیکە ئەوەیە باڵیۆزێکی هەمیشەیی لە بەغدا دابنێت و دەسەڵات بۆ باڵیۆزە بدات دەستپێشخەری لە نێوان کوردستان و بەغدا بکات بەبێ بوونی نوێنەرێکی بەردەوامی ئەمریکا باڵیۆزێکی ئەمریکی لە بەغدا ئەو کاتە ناتوانین پەیامەکان بگەینینە واشنگتن بۆیە پێویستە کەسێک لە بەغدا هەبێ زەمینە سازی بۆ ئەو گفتوگۆ و دانوستانانە بکات. بەڕێز جێمس سیسکۆ ڕاوێژکاری پێشووتری بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانی ئەمریکا تایبەت بە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڤێرجینیاوە لەگەڵ مابووی سوپاس بامەدەبنی وەڕەسان بەخێر بێن.